بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێگەن جوانترین سڵاو و خۆشەویستیتان لێبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. خۆم بە خۆشحاڵ و بەختەوە دەزانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە و ئەڵلقەیەکی نوێی بەرنامەکەتان پێشکەش دەکەم. لە بەرنامەی باس و خواستیم ڕۆماندا باز لە ڕۆڵ و ئەرکی ژنەکەین لە کەمکردنەوە و نەهێشتنی توندوتیژی و کێشەکانی خێزاندا. بێگومان قسەیەک هەیە دەمیشە دەگوترێ ئەگەر میهرەبانی و نەرمونیانی ئافرەت نەبێتە هەوێنی پێکەوە ژیان و ژیانێکی ئاسوودە و دوو لە توندوتیژی ئەو کاتە ستەم و توندوتیژیەکانی پیا و کەون کاول دەکات. ئومو سەلەمەی خێزانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەر لەوەی کە ئەبوو سەلەمەی مێردی کۆچی دوایی بکە کە زۆر یەکتریان خۆش دەویست، سەلەمەی کوڕیان زۆر خۆشەویستی باوکی دەبێ و زۆر نەخۆش دەبێ و باوکیشی لە سەفەرێکی جیهاد و غەزادا دەبێ و کاتێک کە ئێوارە دێتەوە، ئێوارەیەکی درەنگ دەگاتەوە شاری مەدینەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. کاتێک کە هەواڵی جگەرگۆشەکەی دەپرسێ ئومو سەلەمەی عاقڵ و دانا دەفەرمێ خەواندومە و بیری جەنابتی ئەکرد، بەڵام بەهۆی ئەوە کە تۆ درەنگاتیتەوە خەوی لێکەوتووە. پاشەوە بەڵام ئومو سەلەمە زانی بووی کە دەمە و عەسری ئەو ڕۆژە کوڕەکەی ئەمری خوای کردووە و دنیای فانی بەجێهێشتووە. شەو هەموو پێویستیەکان لە خۆراک و لە پێویستە جەستەیەکانی مێردەکەی دابین کرد و سبەینێ کە هەستان بۆ نوێژی بەیانی ئەبوو سەلەمە وەکوڵێ خۆی شۆری و چوە مزگەوت بۆ خزمەتی پێغەمبەری خوا و نوێژی بەیانی کرد و کاتێک کە گەڕایەوە ئومو سەلەمە فەرمووی ئەبوو سەلەمە ئەگەر کەسێکی زۆر خۆشەویستت ئەمانەتێکی گرانبەهات لەلا دابنێ و دوای ماوەیەک بێت داوای وەرگرتنەوەی ئەو ئەمانەتت لێ بکات و هەڵوێست و مەوقیفت چۆن دەبێ؟ ئەبوو سەلەمەش فەرمووی منیش بە شێوەیەکی زۆر بە ئەدەب و لەسەرخۆ ئەمانەتەکەی دەدەمەوە چونکە مڵکی خۆیەتی. ئومو سەلەمەش دەفەرمێ خوای گەورە لە ماوەیەکی ڕابردوودا کوڕێکی جوانی پێبەخشین بە ناوی سەلەمە و ئەو شانازیەشمان پێبڕا کە ئێمە هەردووکمان بە ناوی ئەوەوە بانگ بکرین ئەبوو سەلەمە ئومو سەلەمە. بەڵام دوێنێ ئێوارە کە تۆ لە غەزایەکی چەند مانگی بە ماندووبوونەوە هاتیتەوە، خوای گەورە ڕۆحی جگەرگۆشەکەمانی سەندەوە، بەڵام بۆ ئەوەی ماندوێتی ڕێگە و خەفەتی لە دەستدانی جگەرگۆشەکە نەبێتە مای ئەوەی کە تۆ بەرەو هەڵچوون و توندوتیژی و کاردانەوەیکی خراپ بچی. من شەو هەموو پێویستیەکانی تۆ لە حەوانەوە لە قسەی خۆش لە ماڵێکی بۆن خۆشم بۆ سازدای، ئێستش کە لە خزمەتی پێغەمبەری خوا هاتوویتەوە صلی الله علیه وسلم ئەوە تا کوڕەکەم شۆریوە و کفنم کردووە و پێویستە بیبەیتە مزگەوت دفن و وەکوڵێ نوێژی جەنازەی لەسەر بکرێ. بۆیە ئەبوو سەلەمە بەڕوویەکی خۆشەوە پێشوازی لەم هەواڵە کرد و تووشی هیچ کاردانەوە و هەڵچوونێک نەبوو. کاتێک کە ئەبوو سەلەمە کوڕەکەی بردە مزگەوت و هەواڵەکەشی بۆ پێغەمبەری خوا گێڕایەوە صلی الله علیه وسلم، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ستایشی ئەم کارە عاقڵانە و ئەم حکمەتە پڕلەوانەیی ئومو سەلەمەی کرد کەوا توانی خێزانێک بۆ جۆرێ لە کاردانەوە و هەڵچوون و توندوتیژی بپارێزێ. ئێمە لەم بەرنامەیەدا باز تەنها ئەم نمونەیە بەس بوو بۆ ئەوەی کەوا بیکەنە پێشەکی بەرنامەکەمان کە زۆر جار گەیاندنی هەواڵە ناخۆشەکان یام داواکردنی پێداویستیەکانی ماڵ یام کێشە و گیر و گرفتەکانی ماڵ زۆر جار کاتی گونجاو هەن بۆ باسکردنیان، بەڵام نەگەوەی کە پیاوێک لەگەڵ نەبوونی ئیش و کار، لەگەڵ نەبوونی هەلیکار، لەگەڵ نەبوونی کرێخانوەکەی، لەگەڵ نەبوونی ئەوەی کە نەیتوانیوە 2 کیلۆ میوە یا قوتوویە شیر بۆ منداڵەکانی بێنێتەوە، ڕاستەوخۆ لە مەدخەلەکەدا هەواڵە جەرگ بڕەکان و نەبوونە پێداویستیەکانی ماڵی پێڕان نەگەێنرێ. لەم بەرنامەیەدا باسی ڕۆڵی ژنەکەین لە کەمکردنەوەی کێشە و معاناتەکانی خێزان و چۆن ژن ئەتوانێ لە کاتێکی دروستدا هەواڵەکان بگەێنێ بە زمانێک کەوا هەم ڕاستی بێ و هەم بە جۆرێ لە جۆرەکان محیبەت و خۆشەویستی لێ بچۆڕێ. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز خات و بەدریای ئیسماعیل چالاکی کۆمەڵی مەدەنیم کردو. بەدریێ خان زۆر بەخێر بێ، سوپاس بۆ ئامادەبوون. سپاس بە جەنابیشتان، سپاس دەکەم. ژن چۆن ڕۆڵی ئەوە بگێڕێ کە لە خێزاندا لە کۆمەڵگەدا هەمیشە هەوێنی ئاشتی و پێکەوە ژیان بێ. هەمیشە لە کۆمەڵگەی کوردیا دەگوترێ ژن ڕۆڵێکی بەرچاوی هەبووە تەنانەت لە ئاشتەوایی نێوان دوو عەشیرەت و دوو بنەماڵی گەورەشدا، کەواتە چۆن خۆی ببێتەوە بە هەوێنی پێکەوە ژیان لە نێو تەنانەت ئەو خێزان چووکەی کە خۆشی دیارەتی. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، سڵاو ڕێز و حرمەت و خۆشەویستیم هەیە بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و دەستخۆشیم هەیە بۆ جەنابەت و تایبەت بۆ ناوەڕۆکی خودی بابەت و باسەکە.
کە بێگومان زۆر جێگەیدا خەستا کە ئێمە دانیشتوی هەرێمی کوردستانین چەند ڕۆژێک بەسەر ڕۆژی گیانی تونند و تیجیدا تێپەڕیەوە بەڵام ڕۆژ بە ڕۆژ ئەو حاڵەتە لە پەرستەندندای زۆر خێزان مبتەلا بوون بەو ناڕەحەتوی شوژانانەی کە ڕووبەڕۆی تاکی خێزان و تایبەت و تایبەتر لە بینی ژنە مەردەکانە مناڵەکان دەبنە قوربانی. من لێرەوە تەمەنای بەختەوەری و ئاسوودەی بۆ هەموو خێزان و خانەوادە و ژن و مێردێک دەخوازم ومێدم وایە هەرێمەکەمان ئەو وعیەتە وەربگرێت کە خێزانەکان هەمیشە لە قیمەی بەختەوەری و ئاسوودەی و ئاشتی دابن. من لێرەمەوە احتیشە بخەمە سەر ڕۆڵی ژن و پێگەی ژن و چۆنەڵی پێکاتەی ژن. بێ حکمت نییە خوای پەروەردگار هەمیشە هەم خوای پەروەردگار بە نەسی خوایی بە نەسی قورئان باز لە پێگە و ڕۆڵ و بەهای ژن دەکات و پێغەمبەری ئازیز و خۆشەویستیشمان زۆر هانی برا سەحابیەکانیمانی داوای لەسەر لەگەڵ باشبوون و چاکبوون لەگەڵ ژندا و ژنیش پێم خۆشە لەم حاڵەتەدا بۆنی خۆی ڕۆڵی خۆی گەورەی خۆی پێکهاتی خۆی ئیرادەی خۆی نەرمونیانی خۆی سۆز و عەتفی خۆی لەم کاتەدا لەم مەیدانەدا بخاتە کار. زۆر جێگەیدا خاجاری وایە خێزانەکان کاتێک کە تووشی ئاستەنگێک دەبن تووشی کێشەی خێزانی دەبن ڕوبەڕووی ناڕەحەتی و ناجێگیری بەڕاستی ژیانی خێزانی دەبنەوە ڕوو لە هەردوو لا دەکات بە تەنها ئەمە پشکی شێر بەر خودی ژن ناکەوێت یاخود بەر خودی پیاو ناکەوێت. جاری وایە بە پێچەوانەوە ژنەکە بۆ نمونە ژینگەی زۆر نالەبار و ناڕێک و ناجێگیر بووە ئەو طبیعەتی وەرگرتووە کەسێکی ئینفعالیە کەسێک کە بەها شوهوشە کەسێک کە نەفەستەسکە کەسێک کە ناتوانێت تەقبولی هەندێک ئەحداسی ڕۆژانە بکات تەقبولی نەبوونی ناکات تەقبولی ئەوە ناکە مناڵەکەی تایەکی بەسیط بگرێ ئەمانە هەمووی هۆکارم بۆ ئەوەی بۆ نمونە سەر بکێشێ بۆ کێشەی قوڵ و گەورە و جاری وایە پێچەوانەکەیەتی هەندێک پیاو هەربوونیە و طبیعەتی وایە پێ دەچێ وا حەسکە یاخود بۆنیەتی خۆی پیاوەتی خۆی شەهامەت و قەوامەی خۆی لە تووڕەبوون و لە خۆسەپاندن و لە زوڵم و لە ستەم و لە تیهەڵان و پێکێشان و لە ئینفعال و لە تووڕەکرد لە بوونا ببینێتەوە بەڵام ئەمانە هەردوو خۆکات چ لە ڕەگەزی نێردا چ لە ڕەگەزی مێدا پێچەوانی ئاینی پیرۆزی ئیسلامن بۆ پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئاشتەوایی و بیان بۆ نمونە دین و ڕەوشت و عیبادەت و چاکی سەلامەتی خۆت لە خێزان و ماڵ و منداڵەکەتدا ببینەرەوە. ئێمە گە دیراسی ماڵە خێزانە ئیسلامیەکان بکەین وەزائیدن خێزانەکانی تر کە هەمین حضور کە جاری وایە خێزانەکان بۆ نمونە ماڵێک یاخود بێیەک یا خێزانێک زۆر بۆ نمونە تاوانی تێدا ئەنجام دەدرێ بەڵام ژینگەی خێزانە ئیسلامیەکان بە حکمیەوەی الحەمدوللا محەبەت و خۆشەویستی خوا لە دڵیاندایە ملکەچن بەرامبەر بەخوای پەروەردگار کەسانێکن ئەهلی تەقوان زۆر بەکەمی ئەم کێشە قوڵ و گەورانەی کە ئێستا لە کۆمەلگادا هەیە و کە ڕێکخراوە ژنانیەکان باسی دەکەن و کە لە ڕۆژی جیهانی تونند و تیژیە ئەو داتانە باز دەکرێن کە الحەمدوللا زۆر 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 کەمە هەر دەگمەنە و نابینین لە خانەوادە ئیسلامی داشتیوە زۆر بەکەمی ناڵێ ڕوونادا زۆر بەکەمی ڕوودەدات. بەڵام من بۆیە دەڵێم ئێمە من وەکو ژن و پیاوێکی شۆک و پیاو دەتوانێت ئەو ئارامیە بۆ ماڵ و مناڵەکەی دەستەبەر بکە ئەگەر خێزانێک بۆیە پێغەمبەری خوا سەڵ دەفەرمێ ئاساری بۆ لە گوناه و تاوانەکانت ئاسیبوونی خێزانەکەت لە گوناهەکانت لە ئاسیبوونی خێزان و ماڵ و مناڵدا بدۆزەرەوە پێچەوانەکەشێتی جاری وایە خێزانەکە سەبەبی گوناه و تاوانە و ئەستەرەکەی لێ ئاسی دەبێت و هەمان شێوە پێچەوانەکەی بۆیە من لێرەوە دەڵێم وەکو ژن پێویستە ژن کە خوای پەروەردگار بە فرێت بەبوونی منە بە کەسێکی سۆز بە سۆز بە عەتف بە میهرەبان نایی بردووە و ئەو هەموو وەسفە ڕەهایی کە خوای پەروەردگار باسی لێوە دەکا و ئەو هەموو پێهەڵدانەی کە پێغەمبەری ئازیز و خۆشەویستمان باسی لێوە دەکا تایبەت و تایبەتتر کە فرێت ڕۆڵی دایکایەتی دەبینێ کە خوای گەورە نازناوی دایکایەتی پێبەخشیوە کە بەڕاستی پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵام چەند جار باز لە حقوق و ماف و ئیمتیاز و گەورەی و ئەجر و سەمع و تەاعەت دەکا بەرامبەر بە دایک ئەوە گەورەترین داهاتە بۆ دایک کە دیارە لە ئاینی پیرۆزی ئیسلامە زۆر بە بەهایە و زۆر گرنگی پێدراوە و کە گرنگی پێدراوە کە بە بەها باسی دەکرێت دیارە ڕۆڵی قورسیش دەستکەوێتە سەر شانی ئەو دایکەی کە ئیسلام باسی لێوە دەکات بۆ پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵام کاتێک سەحابەیەک لێ پرسی کام گوناهە بەلای تۆ زۆر گەورەیە فەرمی شەریدانان بەخۆی گەورە ئازاردانی دڵی دایک و باوکەوەتە ئەم دوانە بە تایبەتر دایک بەرپرسیارەتێکی زۆر گەورە ڕووبەڕووی ئەم کەسە دەبێتەوە کەواتە
ئێمە کە دەڵی خی گەورە ئەو نازناوی پێداوە ئەو دەبێتە قودوا دەبێتە سەرگەورە دەبێتە مەدرسە دەبێتە قوتابخانەیەک بۆ ئەو ماڵ و مناڵە و وەزائیدەن بۆ مێردەکەشی من قەناعەتم وایە من دەڵم هەموو پەروەردەی ژنێک بەدەستی پیاوێکی بە ئیرادە و بە حکمەتە بە کەسێکی بەتەقوا و دیندار و ڕۆشنبیرە و ژنیش بە هەمان شێوە دەتوانێت حکمت و دانایی و نەرمونیانی و هەست و سۆزی خۆی لێرەدا بەڕاستی بەخرزدا بەکاری بێنێ بزانێت چۆن ڕۆڵ دەبینێ بۆ نمونە ئێمە کە ئێمە ئاینی پیرۆز ئیسلام باز لە پێگەی ئافرەت دەکات کە وەندە بە باشمە لەگەڵ ئافرەتدا ئەمە خۆی مافێکی ڕەهایە کە دراوە بە ئافرەت بەڵام کە دیراسە دەکەی کە دراسە دەکەی بۆ نمونە بە ناوی جێندەریەوە بە ناوی حقوقی ئافرەتەوە بە ناوی مافی ئافرەتەوە بە ناوی هەندێک دەستەواژەوە وا لە خێزانەکان دەکەن بەرەو هەڵوەشان بچن وا لە هەندێک ئافرەت دەکا احترامەن ناڕۆشنبیرە عاسی دەبێ بۆ نمونە لە خۆی بای دەبێت لە قابارە و حاڵەت و ژنبوون و ئافرەتی بوونی خۆی دەردەچێ ئێمە نامانەوێت لێرەیە لە بەهاو ڕۆڵ و پێگە و گەورەی ئافرەت کەم کەینەوە ئافرەت گەورەیە ئافرەت بەتوانایە ئافرەتی تاجی بەرهەمهێنی مناڵە ئافرەت خانەیە ئافرەت دایکە ئافرەت کامل مواصفاتی جوانی بۆ شێوەیەکانی پیرۆز ئیسلام داوای لێ دەکات بەڵام لێدەدا بە هەندێک دەستەواژە بە ناوی جەندەری و یەکسانیەوە بەکاردێ فیتڕەتی ئافرەت وایە خوای پەروەردگار بە دایک دروستی کردووە بەرهەمهێنی مناڵە و دەبێ مناڵی بەخێو بکات بەڵام لێرەدا کە ئەم ئافرەتە بەرهەمهێنی مناڵە مناڵ بەخێو دەکا مناڵ خزمەت دەکا مناڵ پەروەردە دەکا لێرەدا ئیسلام نەهاتووە ئەم حاڵەتە قەتیسکایە خۆت قۆرخیکە تەنها بۆ ژن وهانی برا سەحابیەکانی داوا پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەلام ئیسلام داوا دەکات لە باوکەکان کە هاوکار بن لەگەڵ خێزانەکانیانە و خێزانەکانیان یارمەتیان دەدەست یارمەتیان بۆ دەرێژکەن هاوکار بن لە پەروەردەکردن لە خزمەتکردنیە ئەگەر ئێمە دیراسەی ئیسلام کەین سەیری مێژوو ئیسلام کەین بۆ پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەلام خەلیفەکان و تابعین و برا سەحابیەکانیش زۆر لەگەڵ ئافرەت و لەگەڵ مناڵە بە هەست و سۆز بوون یا بۆ پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ مناڵە بە هەر شوێنێکدا تێپەڕی کردبێ هەموو غەم و حوزن و حەزینی مناڵەکەی لا بردو بە جۆرێک لە حرەکاتی یاریکردن بێ لە دەست یارمەتی بۆ درێژکردن بێ یا بۆ لە کاتی نوێشکردنە لەسەر سەر یاریان کردومە دەلالەتە لەسەر چی دەلالەتە لەسەر ئەوەی کە ئەمان میهرەبان بوون کە ڕۆڵیان بینیوە کەشان بەشانی ژنەکان هاوکار بوون و هەندێک زەحمەت و ناڕەحەتی و ئەرکی سەرشانی ژنەکانیان کەم کردوتەوە بۆیە من دەڵم لێرەوە ئافرەت دەبێت فیتڕەتی خۆی بنیەی خۆی پێکهاتەی خۆی ببینێ لێ تێک نەچێ خوای پەروەردگار بە جیاواز دروستی کردوین بەڵام هیچ کاتێکیش لە مۆزوعی ئیمتیازە لە مۆزوعی فەزڵە لە مۆزوعی پاداشتا لە مۆزوعی پێگەدا هیچ کاتێک جیاکاری نەکردو خوای پەروەردگار لە قورئانی پیرۆز دەکە باز لە بۆ من ئەجر و سەوابی چاکەکاران دەکا کە نافەرمێ یا ئەیها الرجال یا ئەیها النساء فەرمێ یا ئەیها المسلمون یا ئەیها المؤمنون کەواتە هەموو پیا و ئافرەتێک کاتێک ئەهلی تەقوا بوو خوای پەروەردگار بە دادگەری خۆی وەک یەک پاداشتیان دەداتەوە بەڵام لێرەشدا بۆ منە باڵانسی ئافرەتی بەرز ڕاگرتووە لێرەشدا ئەرکی سەرشانی ئافرەتی کەم کردوتەوە بۆ من بە نەفەقەدان کە بە هیچ شێوەیەک لەسەر ئافرەت واجب نییە کار و کەسابەتی لەسەر واجب نەکردووە ڕێشی لێ ناگرێ لەوەیە کە بتوانێت چی وەزیفەیەکی هەیە جێبەجێ بکە بەڵام هەوڵ بدات تەوازن ڕابگرێ لە بینی خێزانەکەیدا لە بینی کارە وەزیفەکەیدا لە بینی لایەنە ئیجتیماعیەکەیدا بێ ئافرەت کارێک کا تەوازن ڕاگرێ لەو حاڵەتانەدا بەڵام بۆ نمونە جیهادی لەسەر فەرز دەکەن نوێژی جومعی لەسەر فەرز دەکە هەندێک ئەرکێ لەسەر ئافرەت داینە ناوە بەڵام لێرەدا کە هەندێک جار باس لە مۆزوعی یەکسانی دەکرێت جاری و هەندێک دەستەواژە بەکاردێ دەوترێ نابێ پیا و ئافرەت بۆ هەرە بێ ئافرەت بە خێوکەری مناڵ بێ بەڵام وانە ئێمە گەر سەیری مێژوو ئیسلام بکەین ئەگەر سەیری بەڕاستی ماف و ڕۆڵی ئافرەت بکەین سەیری پێگەی ئافرەتکەین ئیسلامدا هیچ کاتێک ئیسلام هیچ شتێکی بە تەواوی بە تایبەت بەسەر ژنە نەسەپاندوە بەڵام فیترەت و ڕۆڵی ئافرەت وایە کابێ ئەو ڕۆڵە ببینێ بەڵێ من دەڵێم ئافرەت دەتوانێت ڕۆڵ ببینێ دەتوانێت توتیشی خێزانەکان کەم کاتەوە دەتوانێت میهرەبان بێ دەتوانێت بە ئەقڵ بێ دەتوانێت بە سۆز بێ دەتوانێت میهرەبان بێ دەتوانێت حکمت بەکاربێنێ دەتوانێت دانایی بەکاربێنێ دەتوانێت ئەوەندە ئاولێتێکی بەهێز بێ ئەم هاوسەری بەلای خۆیدا سەح بکە ئەتوانێت ئافرەتە ئەوەندە بەتوانا بێ هەم چاوی لە حرامی دەرەوە پارێزێ و لە ڕووە تایبەتیەکەیەوە هاوسەری تێکا لە ڕووە خێزانیەکەیەوە ئەو هەموو توانینەی کە جەنابەت باست کرد ئافرەتی ئێمە ئەنجامی داوە و تونند و دیژەکان هەر بەرداوامنیان بۆ منە ڕای گرتووە جەنابەت فەرموود ئافرەتی ئێمە دەتوانێت بە حیکمت بێ نەرمونیان بێ ڕووخۆش بێ بتوانێت کێشەکان چارەسەر بکە زیادبوونی کێشەکان لە ساڵێکا بۆ منە ئەم ساڵە توانین بڵێن لە ساڵی ڕابردوو ڕووداوە تراژیدیە خێزانەکان زیاتر بوون ئەمە هۆکاری ئەوەیە ئەم هەموو توانینە ئەم هەموو توانست و لێهاتوویەی ئافرەت
بە خەرجی نەداوە بەکاری نهێناوە تونند و تیژەکان زیاد بوون یان بەکاری شێنا و لەگەڵەوەش هەر زیادە بن یا هۆکاری ئەوە چییە؟ جاریوە هەردوو لایەنەکەی هەیە طبعاً جاریوە ئافرەتەکە توانەکەی بە خەرزدا و بەرامبەرەکەی لێ تێنەگەیشتووە پیاوەکەی هەر پێکاتە و طبیعەتی وا بووە ڕێژەی نەگۆڕ بووە و جاریوە پێچەوانەکەی بەڵام سوپاسی خوا دەکەین هەموو کوڕەخرای خوشکانی ئیسلامی بە حکمیەوەی الحەمدوللا مە پەروەردەکرایەکی خاوەنی مەبدەئین پەروەردە کراین بە پەروەردەیەکی قورئانی هەڵگری ئەخلاقێکی ئیسلامین سوپاس بخوای گەورە لە ئەم چەند ساڵەی بەرەنگاربوونەوەی ڕۆژی جیهانی تونند و تیژدا کە دیراسە دەکەین زۆر بەدەگمن خێزانی ئیسلامیەکان کێشیان هەبووە بەڵێ توانەکانیان جاری وایە ئافرەتانی ئێمە وەکو ئیماندار الحەمدوللا ئەو توانایی هەیەی بە ئەو پەڕی الحەمدوللا لێبوردەییە و بە ئەو پەڕی سینە سافیە و بە ئەو پەڕی لێبوردەیی و ئیرادەیەوە توانیوێتی توانەکانی خۆی سەرف بکە بەڵام ئەوەی نەیکردووە بە پەنجەی دەست ئەژمێردرێن و ئەوەی نایکات خۆی دەبێ باجەکەی بدا ئەوەی نایکا بێ سەری لە شوێنێکی ترەوە دەربچێ ئەوەی نایکا بێ قورئان مناڵەکەی بێتە قوربانی ئێمە ئاگامان لە ئێش و ژان و ناڕەحەتیەکانی کۆمەلگا هەیە من کاتێک لە سزنی چاکسازی هەفتە لە سزی چاکسازی لە هەفتە بەڵێ گەوران لەوێ وانەی پەروەردەیم دەوتەوە بۆ کۆمەڵێک لەو جەوان بۆ ژنان بۆ ئەوانەی کە حکمی ئەدام و ئانیان هەیە کاتێک ئەو نۆجوانانم دەبینی شکوای حاڵی خۆیان دەکرد بە بۆنیتی بە تێکچوونی بینی ژن و مێردێکەوە جاریەوە بۆ مناڵ هەبوو لە پەنجەرەکانەوە ڕان کردووە و خۆیان ڕزگار کردو لەو ژینگەی کە لە ناو ماڵەکەیدا هەبوو و لە ناو پارکەکاندا لەسەر مقەبا خەویان لێکەوت و پاشان بۆ نمونە لە ئێستا لە زیندانە خۆیان بینێتەوە و کۆمەڵک نەوجەوانن ئەمە جاریوە سەر کێشە بۆشتی خراپتر بۆیە من دەڵم ئافرەتان دەتوانن ڕۆڵ ببینن بەڵام ئافرەتانی ئێمە ڕۆڵیان بینیوە الحەمدوللا توانیویانە خۆیان بسەلمێنن و توانیویانە تەوازن ڕابگرن لە بینی خێزانە لە بینی مێردا لە بینی ماڵە خەزوراندا لە بینی لایەنە ئیجتیماعی و لایەنە وەزیفی و لایەنە خێزانیەکەشی تەوازن ڕاگیرە ئەو نمونەی کە جەنابەت باس کرد سوپاس بخوای گەورە کە ئێمە خاوەنی مەبدەیەکین من یەکێک لە قوتابیەکانی خۆم کە باسی سەلەمە دەکەی و خێزانی سەلەمە دەکەی هەمان حاڵەتی ئەو حاڵەتە لەم عەسڕ و سەردەمەدا الحەمدوللا جێبەجێ کردو بۆ لەبەرەوەی پەروەردە کرا بە پەروەردەیەکی الحەمدوللا ئیسلامی و الحەمدوللا هەوێنی ئیسلامەتی وەرگرتەوە ئەزانێت چۆن تەوازن ڕابگرێت چۆن دڵی مێردەکەی بەلای خۆیدا ڕابکێشەوە چۆن بتوانێت خۆی بسەلمێنێ بوونی خۆی بسەلمێنێ ئافرەتایەتی خۆی بسەلمێنێ قیادەبوونی خۆی بسەلمێنێ ئیرادەی خۆی بسەلمێنێ قووەت و هێزی خۆی بسەلمێنێ میهرەبانی خۆشی بسەلمێنێ ئەڵێ ڕۆژێک سێ مناڵم بوو کە لە دەستی بم لە نەخۆشخانەی مناڵان کاتێک ڕۆیشتمەوە سەری مناڵەکەم داپۆشی و لە پەتۆدا بردمە ژووری نووسنەکە و هاتمەوە بۆ لای بۆ ناو خێزانەکەی خۆم کە دعوەتێکی بەرفراوانیان کردبوو جان بەستم لە ئافرەتی تێگەیشت و ئیماندارە سوپاس بخوای پەروەردگار ئێمە نمونە بە سەلەمە دەهینی سەلەمانێکی تریشمانن میلادگرانی تریشمانن ڕاستی مێژوو ئیسلام کە ئافرەتی زۆری تیادا بوو بەڵام لەم عەسڕ و سەردەمەشدا الحەمدوللا شێرەژنی زۆر ئاوامان هەن کە الحەمدوللا ئەو تەمتیلانە دەکەن و سەرمانەک و کەشکەشان پیانەوە بەرزە ئەڵێ دوای ئەوەی کە نان خورا و هەموو شتێک جێبەجێ بوو هەر بەو دەستەواژە جوانە و بەو تەوقیتە ڕێکە و بەو تەوقیتێکی گونجاوی هەڵبژارد تاوەکو بێ لەگەڵ ئەم هاوسەرەدا بۆن منە گفتوگۆ و توێشکا و بۆیە هاوسەرەکەشی چۆنەڵی سەرکۆرینەکە لۆمەینەکە جاری وایە کۆمەڵگای ئێمە ژینگەی خێزانێک وایە گەر ئافرەتەکە ئەم بۆ نمونە هەنگاوە بنیا خود ئەم ئیشە بکایە ئەو حاڵەتە بشارێتەوە لێ بنای بنرێت دڵڕاق یا سەرکۆنە بکرێ ئەنسارەکە ئینفعال بکا بەسەریە بەڵام ئەڵە کاتێک بە ئارامی نان خورا و وەزع هادی بۆەوە خێزانەکەم بان کرد و بەو شێوەیە کەم سەلەمە خێزانی سەلەمی ئاگادار کردەوە حاڵەتەی تکرار دووبارە کردەوە و الحەمدوللا و ئافرەتە تا ئێستا ئافرەتێکە کە نمونەی ئافرەتانی باوەڕدارەوە الحەمدوللا ئومەتێکە و کە خەڵکی لە ژێر دەستیا پەروەردە دەبێ الحەمدوللا ئافرەتانی ئێمە ڕۆڵیان بینیوە بەڵام من لێرەوە بە ئافرەتانی دیندار دەڵم و بە هەموو ئافرەتان دەڵێن بە هەموو وەکو ڕەگەزیژن ڕوو دەکەمە هەموو ژنێک من پێم خۆشە ئەگەر بیەوێ خێزانێکی ئارام بە خۆی دەستەبەر بکە ئەگەر بیەوێ سەرنجی هاوسەرەکەی بەلای خۆی داڕابکێشێ ئەگەر بێ مناڵێکی تەندروست لە ژیانێکی تەندروست و ژینگەیەکی تەندروستە پەروەردە بکە دەبێ قوربانی بدا دەبێ ڕۆڵ ببینێ دەبێ ئارام بگرێ دەبێ سەیتر بکە بەسەر کێشە و مەعانات و ناڕەحەتیەکانە بەسەر وەزع دارایی ناجێگیرێ داراییەکاندا بەسەر هەموو ئەو کۆسپولەمپەرانە ڕوبەڕوویان دەبێتەوە دەبێ حکمت و دانایی بەکاربێنە بزانێت چۆن سەرنجی ئەم هاوسەرە بە خۆیدا بەلای خۆیدا ڕادەکێشێ و زۆر گرنگە ئافرەت عقلیەتێکی وهای هەبێ کاتێک حەدەسێک ڕوودەدا ناڕەحەتیەک ڕوودەدا هەر گرفتێک ڕوبەڕووی ئەم هاوسەرە دەبێتەوە خۆی دەبێتەوە لە تەوقیتێکی گونجاوە هەوڵ بدا
ئەم ناڕەحەتی و ئێشوژانە بۆ هاوسەرەکەی باسکە زۆر باشە. جاری وهەیە چەند ڕۆژێک دەگەڕێی تۆقیتێکی گونجا هەڵبژێری تاوەکو و دانوستان لەگەڵ هاوسەرەکە یا حەدەسێک یان ناڕەحەتێکی بۆ بگەڕیتەوە هەستەکەی هاوسەرە لە قیمەی خۆشیدایە کەیف و چۆنەڵێ شۆقێکی هەیە جەوەکە و ژینگەکە بە کەڵکیەوە نایە بۆ ئەوەی لە دڵ و دەرونی چۆنەڵێ ئازار نەری هەڵیەگری بۆ کات و ساتێکی تر ئافرەت ئەو حکمەتە بەکاربێنێ تووشی هەڵچوون و کێشە و بەریەکەوتن ناکەوێت. زۆر باشە بەدرێخان کاتێککە ئیبراهیمی کوڕی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کۆچی دوایەکە پاشتر کۆمەڵێ بەرد و ئەوە دەبینن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەردەکان ڕیزەکە یەکی لە هاوڵانی فەرمێ ئایا ئەمە زیانی بۆ مردوەکە فەرمێ نەخێ ئەمە چاوی زیندوەکان ئازارەدا. زۆر جار پیا و بەیانی کە چۆن ماڵەکەی بەو پرش و بڵاوی و ڕژانیشت و بەتانی لە شوێنێک و نازان یاری مناڵەکەی لە شوێنێ بەجێ دێڵێ ئێوارە دێتەوە بە هەمان شێوە ینی ماڵێکی زیاتر لەوەش پرسترە بینێ بۆنێکی ناخۆش یانی بە جۆرە لە جۆرەکان سەر و سیمای ئەندامانی ماڵەکە ئەوەندەی تر تووڕە و ناڕەحەتیانەکە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێکە لە غەزایەک لە جیهادێک دەهاتەوە بەر لەوە بە دوو ڕۆژ یەکێکی دەنار دەیوت بە ژنان خۆیان برازێنەوە بۆنی خۆش لە خۆیان بدەن و ماڵەکانیشیان برازێن تەنانەت پەردەی ماڵەکانیشیان بگۆڕن لە شوێنی تیژی دیکەشدا دەفەرمێ بە ژن و پیاوی مسلمان خاڵی ڕەش لە ڕوخسارێکی سپیدا چەندە جوان و چەندە ڕەونەقدارە ئێوە لە کۆمەلگەدا ئاوا بن ئاوا خۆتان برازێنەوە بە بۆنی خۆش بە سەر و سیمای جوان بە خزمەتکردنی جلوبەرگ و قژ و هەموو ئەندامەکانی جەستەتان تا چەند ژن ئەتوانێ لەم دەواازەیەوە بەهشتێک بەڕووی مێردەکەیدا دەکاتەوە کاتێک لە ماندووی و لە مەشقەتی نێو کۆمەلگەوە دێتەوە دەیەوێت لە هێلانە و لە مەسکەنی خۆیدا ئارام بگرێت. ئاینی پیرۆز ئیسلام هەموو نیزامێکی بۆ بە شەریعەت ڕوون کردوێتەوە تایبەت و تایبەتر لە ڕووی خێزانەوە طبعاً ئەوەی جەنابەت ئیشارەت پێدا فەوزا لە خێزاندا ناڕێکی لە ماڵدا نانیزامی لە بەڕێکردنی ماڵدا بۆ منە تەرتیبی ئەمە هەر هەمووی هۆکارە بۆ سەر هەڵدانی کێشە ئافرەت کە ناوی خودی ژنە کە ناوی ئافرەت بۆ ئافرەتە مەفروضە ئافرەتایەتی خۆی بسەلمێنێ پاک و تەمیزی و مڕەتەبی و ڕێک و پێکی و ئەمانە لە ناو ماڵدا من تایبەت ئیشارە بە ماڵ دەدەم ئاینی پیرۆز ئیسلام لە هەموو ئەو مەجالانەدا لە ڕوانگە ئیشکردن لە ڕوانگەی پاک و تەمیزی لە ڕوانگەی ڕێک و پێکی و ئەتەکێت لە ڕوانگەی خێزانداری لە ڕوانگەی خۆشکردنی هاوسەرەکە هەمووی بۆ ئێمە ڕوون کردوێتەوە بە یاسا بۆی ڕێکخستووی من هیچ کاتێک بەو هاوسەرانە ناڵێم ئافرین بۆ ئێوە کاتێک چاو لە ئاستی شتێکی نامەعقولدا دەخەن هەمیشە حەزەکەم پیاو نە حەزم لە زاڵم بوونە نە لە مەزڵوم بوون حەزەکەم جۆرێک لە شەهامەت و چۆنەڵی مونەرمیش نەبێ جۆرێک لە شەهامەت و بوێری و هەستی بەرپرسیارەتی و ئیداری تیا بە ئیداری من پێم خۆشە هاوسەرەکەم کاتێککە هاتەوە چای بە ماڵەکە داگێڕان و قسانیەکی بینی زۆر پێلام و ئاسایی بێ زۆر بەدڵێکی گەورەوەری بگرم ئەو فڵان شتە بۆ لە دوێنێ لێ تا سالانە براوە یا نیزامی ماڵەکە بابم شێوەنێ بە بەوەی تر بێ ڕاستە ژن بۆ ماڵ بۆ ژنە ژن خۆی تەسەڕوفی تا دەکا و با ڕغبەتەکە زیاتر بۆ ئەو بێ بەس ژن هەیە احترامەن جاری وایە زۆر شپرزە لە ڕووی بۆ نمونە بەڕێوەبردنی خێزان ئەگەر دیراسی ماڵەکەی پێ حەز ناکەی هەر سەر بە ناو خودی مەطبەخەکەدا بکەیت کە سەرەکی ترین شوێنە کە ئیسلام فێرمان دەکات کە ئەو شوێنەی خواردنی تێدا ساز دەکرێ و ئامادە دەکرێت دەبێت دوور بێ ئەبێت تەهارە و پاکێتی تێدا بێت دوور بێ لە میکرۆ ئەمە سەرەکیترین شوێنە کە مەطبەخ زۆر پاک بێ بەڵام جاریوە پێچەوانەکەی دەبینی ئێمە کێشە خێزانەکان کە دێتە لامان کاتێک چوونێ ناوەڕۆکی قەزیەکەوە کە چوویتە مەطبەخەکەیەوە لەسەر سنگی و لە احترامەن هەندێک پاشەرۆیەوە زبڵدانت بینیوە ئەمە لە زیهنی پیاوە چی دروستەکە یا چیتە وەکو جەنابەت ئیشارە پێدا ژووری نووسنەکەی ئەبێ ژووری نووسن ینی چۆن جۆرێک شەو قوزەوە بدا بە پیا و سەرنجی ئەم هاوسەرە ڕابکێشێ هەست بە سەلیقەی ئەم ژنە بکات دڵی بەمە خۆش بێ کە ژنێک هەیە بۆ نمونە ئەم پیاوە دەپارێزێ ماڵی دەپارێزێ ناموسی دەپارێزێ سەروەتی دەپارێزێ دڵی بە بوونی و ماڵ و بی ئەو پێگەکەی خۆی خۆشە تاوەکو ئافرەت پاک و تەمیز بێ بەڕاستی بە نیزام بێ بە ئەتەکێت بێ بە تەرتیبات بێ و لە ڕووی خواردن دروستکردنیشەوە زۆر ینی زۆر گرنگە ئەم هاوسەرە بتوانێت تەوازونێک ڕابگرێ و دڵی ئەم هاوسەرە ڕابگرێ ئینسان هەر لە دەستپێکردنی ژیانی هاوسەریەوە هەر لە فترەی دەستگیرانەوە زانێت چ حەز و ئارەزوێکی هەیە چۆن دەخوات چۆن دەخەوێت چۆن سەفەر دەکات حەزی لە چ جۆرە خواردنێکە چ جۆرە طبیعەتێکی هەیە چ جۆرە پۆشینێک خۆگۆڕین و جلپۆشینێکی پێ باشە ئەمانە هەموو ئینسانێک دەزانێ بە پێی بەڕێکردنی تەمەن
ژن و مێردەکان لە یەک تێدەگەن من خودی خۆم ێستا هاوسەرەکەم دەزانم چ ژۆ خواردنێکی پێخۆشە حەز دەکات بە چ شێوەیەک بڕۆین بۆ سەفەرکردن چۆن سەفەرکەین بەرەو سەیرانگایەک بڕۆین و چۆن پێگەی کۆمەڵایەتی و سەردان و خێزان و ئەمانە هەموو ژنێک ئەوە دەزانێت ماعەدا مەگەر خۆی لێگێلی بدات یا ئیهمالی بکات ئەم ئیهمالیکردن و ئەم بەڕاستی شپرزەی ماڵ و ئەم گرنگی پێنەدانە و ئەم ڕانەگرتنی دڵی مێردە ئەم دڵ بە ماڵ خۆش نەکردنە وا دەکات بەڕاستی کێشە سەر هەڵدەدا لە ناو خێزاندا وەزائیدەن خودی شخصی خۆت من کە دەڵێم هاوسەر کاتێک کە هاتەوە تەمەنە ئەوە دەکات بەسەر ماڵێکی ئارام و بۆن و بەرام خۆش و منەظەم و ڕێک و پێک و نانی ئامادەکراودا بێتەوە ئەگەر ژینگەی لەبار و جێگیر بێت وازائیدەن ئەوەی تریشی بۆ نمونە خێزان هەیە ئافرەت هەیە هەموو تەمەنی خۆی تەرخانەکە مەناعەتی نییە 4 سەعات لەگەڵ کاشی سڕی نەگا خەریک بێ لێی بۆ بە نەخۆشی هەفتانە بەردەوام بێ جێگەی ماڵ بەرێتە دەرەوە بۆ شۆردن و بۆ ئەملا و بۆ ئەولا ئەنێ بێت تەوازن هەبێ نەک بە تەواوەتی مبتەلا ببێ بە نەزافەتی ماڵ و مێردەکە ئیهمالکە نەک وابێ کە خۆی گرنگی پێ بدا و ماڵەکە ئیهمالکە یا هەردووکی بۆ هەردووکیش پرزە بێ نادەبێت تەوازن ڕاگرێ هەم تەوازن لە بینی ڕێکی ماڵ و خواردن دروستکردن و ئەمە ئەم حقوقانە هەمووی ڕاگرێ وەزائیدن خودی شخصی خۆی با بزانیم هاوسەرە چ جلوبەرگێکی پێخۆشە لە بەدی بکابی پۆشە ئاینی پیرۆز ئیسلام لە ناو خودی ماڵەکەی خۆتدا کە ماڵەکەی خۆت بۆ تۆ جائیزە هەموو حقوقێک بەم هاوسەرت بێ هەموو جوانەکانی خۆتی بۆ دەربخەی سەرنجی بەلای خۆتدا ڕابکێشی ئەو جلوبەرگەی بۆ پوشێکی ئەو حەزیلەیەتی بەو جۆرە ئارایشتی خۆت بکە بۆ هاوسەرەکەت گوناه نییە هەچی زینەیەک لە جلوبەرگ و لە قژ و لە ئەدەواتی دەموچاو و جوان و زینەی خۆتدا بۆ هاوسەرەکەت دەردەخەی بۆ تۆ ئەجر و سەوابە چۆن پێغەمبەر یازوو خۆشەویست عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ زەردەخەنەیەک بۆ بەرامبەرەکە دیتر بۆ خوشکی مسلمانتە بۆ برای مسلمانتە و بۆ هاوسەرەکەت ئەفزەلترە سەدەقەیە هیچ کاتێک ئێمە ئەوە بەکەم نەزانین کە بمانەوێ حقوقی هاوسەرەکەمان جێبەجێ بکەین ئەمە ڕاگرتنی تەوازونە لە بینی خێزانەکاندا ڕاگرتنی ئارامیە بۆ خێزانەکەت هیچ کاتێک زەرەر من نابی کە بەم نیزامە ژیانی خێزانی بەسەر بەری بەڵام ئەوەی جێگەی داخافرەتانی ئێمە فەوزایی لە جلوبەرگیان لە حقوقی هاوسەریان لە ماڵدا لە هەموو ئەوانەدا بەدی دەکرێت بۆیە بەڕاستی ئافرەتان پیاوەکان جاری وایە چاویان لەسەر بێگانەیە چاویان لەسەر نامەحرەمە بەرەو ئاراستەیەکی خراپ دەڕۆن ئەو فەراغان بۆ پڕ نەکراوەتەوە هەست بە هەست و سۆز ناکە هەست بە ئارامی ناکە هەست بەەوە ناکە کە بۆ نمونە ژینگە و بی ئەو خێزان و ماڵێکی هەیە ماڵ یعنی جێگەی حەوانەوە جێگەی ئارامی بۆیە ئەگەر ئاهاوسەرەکان بە ئەم هەنگاوانەدا تێنەپەڕن بەڕاستی بێت چاوەڕوانی ئەوە بکەن لە شوێنێکی تر هاوسەرەکانیان ببینەوە ئافرین بۆ ئەو ئافرەتانی کە بە حکمت و دانایی بە ژیانێکی تەندروست بە عەقڵانە مامەڵە لەگەڵ هاوسەرەکانیان دەکەن هەم مێردەکە بۆ ژنەکەم ژنەکە بۆ مێردەکە تاوەکو بتوانن هەردووکیان لە چاوی نامە و نامەحرەم پارێزن جاری من لێرە دەڵم دەبێ ژنەکان کارێککەن کە چاوی هاوسەرەکان لە نامەحرەم پارێزن و جۆرێک لە جاذبیەتیان تیا بێ سەحبیان بکەن بەلای خوانە بەڵام خۆ هاوسەرەکانیش خێزانەکانیش مافیانەیە بەسەر ژنەکانەوە بەسەر پیاوەکانەوە جاری وایە پیاویش ئیهمالی دەکا بەڕاستی گرنگی بە خزەتەکەی نادا هەست و سۆزی بۆ دەرنابڕێ ڕووی میهرەبانی خۆی تێناکە و دیکتاتۆریەتی خۆی بەسەریا دەسەپێنێ هیچ کاتێک کە سوسۆزی تیادا بەدی ناکرێ و نایلاوێنێتەوە ئەمانە سەر دەکێشێ بە ئەوەیە مافرەتە کە چەندین کەیسی قوڵ بەڕاستی قورسمان لەلا هەیە سەر دەکێشێ بۆ خراپ سەر دەکێشێ بۆ خیانەتکردن سەر دەکێشێ بۆ ئەوەی لە ئەنجامی ئەو ئیهمالکردنی هاوسەرەکەی بەرەو تەلاق و بەرەو جیابوون و بەرەو قوربانی مناڵەکان و جاری وایە کێشەی کۆمەڵایەتی و خوێن ڕشن و دوژمنایەتیشی بەدوای زۆر باشە بەدرێ خان ئاماژەمان بەوە کە بەهۆی ئەم کەم تەرخەمی و بە جۆرە لە جۆرەکان کاتی گونجاو لە دۆزینەوە بۆ باسکردنی کێشەکان و شپرزەیی ماڵ جۆرە لە جۆرەکان پیاوەکان دەبنە تونند و تیژ بەڵام لەو کاتەی کە ژن بە ئەرکی ڕاستەقینەی خۆی هەستاوەکو ئەو توانینانی کە جەناب ئاماژت پێکرد بە ڕەنج و مادەبوونی خۆی هەدەرداوە لە پاک و خاوێنی لە خزمەتی خۆی لە ڕووخۆشی بەرامبەر بە مێردەکەی لە دۆزینەوەی کاتی گونجاو بۆ باسکردنی کێشە و معاناتەکانی ماڵ گرفتەکانی ماڵ بەڵام لەگەڵەوەشدا پیا و هەر تونند و تیژ و تونندڕەوە لەم کاتەدا ئەرکی ژنە بێت چی بێ واتە لە قۆناغی تونند و تیژی مێردەکە لەگەڵ ئەرکی ڕاستەقینی خۆیان چه ئەرکێکی تری بۆ دێتەوە پێش منکو ئیشارەم پێدا جاری وایە هەردوو لە حاڵەتەکە ڕوو لە هەردوو لاکە منکو وتم جاری وایە ژینگەی ئەو خێزانە باوکو دایکی ئەم پیاوە وا پێکاتون کە ئیتر بەردەوام لە نیزاع و کێشە و بربەرەکانی و بەریەککەوتن و ئینفیعال و سوکایەتی پێکردن و پیاوی هەندێک پیا هەیە لەزەت لە تووڕەبوون وەرەگری
هەندێک پیا هەیە لەزەت لە هاوارکردن وەرەگری، هەندێک پیا هەیە لە هەروە وا فیتڕەتی وا دروست بووە و جاری وایە شنیش وایە. بەڵام من لێرەوە دەڵێم وجاری واشەیە پێدەچێت نەگاتە چارەسەرکردن نەگاتە چارەسەرکردن، بەڵام هەندی ئەمە دەگمەنن. ئەگەر ئافرەت میهرەبان بێ، ئەگەر حکمت بەکاربێنێ، ئەگەر چاوپۆشی لە هەندێک ناڵم ژێردەستەی قبولکە، ناڵێم بۆ نمونە هیچ کاتێک پێغمبەری ئەکرەم عەلەیهی سڵام دەفەرمێ خی گەورە مسلمانی احترامەن چۆنەڵێ ناڵم دڵم نابێت دەستەواژەیەکی وا بڵم کافرت بڕوشێنێ، ئەبێ وشیار بێ وشیار بوانە بکەیت چۆنەڵی زوڵمی لێ بکە، بەڵام ئافرەتەکەش لە خۆی لە توانای خۆی لە ئافرەتی بوونی خۆی دەرنەچێ. ئێمە کە باز لە بۆ نمونە میهرەبانی ئافرەت دەکەین، ڕاستە بۆ نمونە پیاو هەیە بۆ نێو تەبیعەتی وایە کە ئەمە ڕێژەی نەگۆڕە، ئەمە قوربانیە کە بەر ئافرەت دەکەوێت، ئەمە ڕۆڵێکی زۆر گەورەیە بەر ئافرەت دەکەوێت، دەبێت ئەو ڕۆڵە ببینێ. ئێمە ئێستا ئەگەر بۆ نمونە دیراستەی ڕێکخراوە ژنانیەکان بکەین کە هەندێک دەستاژە بەکارن بە تایبەت کە ئاگاداری پەیامەکانیان بی لە ڕۆژی بەرەنگاربوونەوەی تونند و تیژیدا، زیاتر ئەو باڵەکە دەگەڕنەوە بۆ خودی ژن. بەڵام ئەوانیش جاری وایە پێدەچێ نەعەدالەتیەک نادادگەریەک بکەن، بەڵام بڵێن یاخود بۆ نمونە هەندێکن گاو دەنێن کە بەڕاستی لەگەڵ واقعی خودی کۆمەڵگەی ئێمەدا ناگونجێ و خێزانەکان بەرە هەڵەشانەوە دەن پێدەچێ هەر خودی خۆی کاتێک ئەو قسەیە دەکا لەگەڵ واقعی خێزانەکەی خۆیدا نەگونجێ، پێدەچێ ژیانی خۆی هەڵوەشابێتەوە. من بەڕاستی پێدەچێ ڕاهێنەرم پێشک دێ 3 جار ژیانی هاوسەری پێک هێناوە، باسی جێندەریش دەکا، باسی یەکسانی دەکا، باسی حقوقی ئافرەت دەکا، بەڕەهایی من بم لە ئاستی ئەو ڕاهێنەرە لەگەڵ ڕێز و تەقدیری تەواوم بۆی لەوەی ڕوون نەیە قسە بکەم، لەبەر ئەوەی خۆم لە ژینگە و ژیانی خێزانی پێگەی خۆمدا سەرکەوتوو نەبووم، لەوەی نەتوانم قسە بکەم و باسی ژینگە و خێزان. ئەمە ئازایەتی نییە تۆ بۆ نمونە بە ناوی خۆسەلماندن و خۆسەپاندنەوە لەم جیابیتەوە بۆ ئەو لەو جیابیتەوە بۆ ئەو لە جیابیتەوە بۆ ئەو. خۆ ڕاستە تەلاق خی گەورە ڕێگەی داوە، بەڵام ناڕەحەتترین و ناخۆشترین حەڵاڵە بەلای ذاتی پەروەردگارەوە، ئەبێبی لە سلیباتەکانیشی بکەیتەوە. ئێمە کە باز لەوە دەکەین جەناب ئیشارەت بۆ داگەر پیاوێک تەبیعەت و بوونیەی وابوو چۆن ئەم ژنە بتوانێت معالەجە ئەم گرفتە بکە. ڕاستە من دەڵێم پشکی شێر بەر ئەم ئافرەتە دەکەوێت. هەندێک ئافرەت بە تایبەتی کە بینی ئەم پیاوە پێکهاتەوە تەبیعەتی وایە، دەبێت ناچارە لەگەڵ ئەو واقعە ڕابێ، دەبێت زەمینە بسازێنێ، دەبێت سەحبی بکات، دەبێت کارێک کە بۆ نمونە تەوژم و تووڕەی ئەم پیاوە کە بکاتەوە. ئەم ئافرەتە چۆن بۆ نمونە ئەنجاوە جاری وایە ئافرەتەکەش هەر وەزعەکەی ناجێگیرە، جاری وایە ژینگە ئەویش ناجێگیر بۆ جاری وایە لە ڕووی ڕۆشنبیری و هەردووکیان ناڕۆشنبیر ناگەنە چۆنەڵی لوتکەی قەنەعەت یاخود ناگەنە ئەوەی کە بگەنە وەزعی تێگەیشتن و وەزعەکە ئاسایی بێتەوە. بەڵام من لێرەوە دەڵێم ژن لەو حاڵەتە نائاساییە ئەگەر بتوانێت عەتفی و سۆز و نەرمێنیانی خۆی ئەو ڕۆڵە کاریگەرەی کە بەر ئەو دەکەوێت بیبینێ، ڕۆڵی دایکایەتی ببینێ، ژینگەیەکی ئارام بۆ هاوسەرەکەی دەستەبەر بکە، چاو لە هەندێک کەم و کوڕی بپۆشێ، لەگەڵ تەبیعەتەکەی خۆی ئەو پیاوەدا خۆی ڕابهێنێ، هەوڵ بدا چاوپۆشی لە هەندێک کەم و کوڕی ئەم پیاوەکە کە بێ پێکهاتە و تەبیعەتی ئەم پیاوە بەدەست خۆنیە و پێدەچێت مەراق بێ لەسەر دڵی کە تەبیعەتی ئاوە هایە ئەم چاوپۆشی لێ بکە. من لێرەوە زەمانی ئەو خێزانانە دەکەم، ئەو ژن مێردانە دەکەم کە ئارامی و ئاسوودەییان بۆ دەگەڕێتەوە، کە ئارامی دەستەبەر دەبێ، کە هیچ کاتێک خێزانەکان بەرەو ناجێگیری ناڕۆن. بۆیە بەڕاستی پشکی شێر بەژنەکە دەکەوێت دەتوانێت حکمت و دانایی بەکاربێنێ و جەوێکی ئارام بڕەخسێنێ و چاوپۆشی لە هەندێک حقوقی خۆی بکاو، هەوڵ بدا ئەو حاڵەتە بۆ مناڵەکانی و بۆ خۆی و بە خێزانە هاوسەرەکەی دەستەبەر بکات. زۆر باشە بەدر خان، زۆر جار ژن و پیا و هیچ گرفت و کێشەیەکی وایان یەکە بێتە هۆکاری تونند و تیژی، بەڵام لە دڵسۆزی خۆیانەوە ماڵە خەزوران بە تایبەت دایک و کچی باوکی کچە بە جۆرێ لە جۆرەکان لە تەداخولکردنیان لە جلوبەرگ لە نێوماڵ لە هەندێک شتی دیکەدا وا دەکا ئەم پیاوە چێتە قاڵبی تونند و تیژیەوە. چۆن ژن بە عاقڵانەوە کۆڵێ نەشیش بسووتێنە کەباب نەماڵی باوکی عادز بن وە کۆڵێ بێمنەت بێ لەیان و نە مێردەکەشی هەز بەم تەداخلاتانە بکات، چۆن ببێتە بەربەستێکی پۆڵاین لە بەردەم تەداخلی ماڵی باوکی و کاردانەوە خراپەکانی مێردەکەیدا. طبعا ئەمە ڕوو لە هەردوو لاکە، جاری وایە بۆ نمونە پیاویش لەگەڵ ماڵە باوکە دەعم دەکرێ، هان دەدرێت، تیژ دەکرێتەوە لە خێزانەکەی و ئافرەتیش بە هەمان شێوە. طبعا ئێمە ئاینی پیرۆزی ئیسلام هانمان دەدات لە پاراستنی نەهێنی خێزان. بۆیە پێغەمبەر ئەکرەم عەلەیهی سەڵام دەفەرمێت کاتێک هاوسەرگیری دەکەی کەسێک هەڵبژێرە کە هەست و نەستت بۆی هەبێ، هەستی هاوسەریت بۆی هەبێ،
بزانی کام کەسە بۆ نمونە ئەوە هیچەوە حەسەب و نەسەب ئەو بابەتە شەرعیەکانی کە هاوکوفێتی تیابێ ئەمانە کەسێک بێ کە بۆ نمونە هەستی هاوسەریت بۆی هەبێ دڵخۆشت کا سەرنج ڕابکێشێ جوانیەکەی ئەمانە بەشێکێتی و بەشەکەی تری نەهێنیت پارێزێ بەشەکەی تریشی کە خیانەت لە ماڵ و مناڵت نەکە. ئێمە کە ئیسلام باس داوامان لێ دەکات نەهێنی مێردەکەت بپارێزی بۆ پێغەمبەر ئەکرەم عەلەیهی سەلام دەفەرمێ من حسن ئیسلامی المەرئی تەرکه ما لا یعنی خۆت لە شتێک هەڵمە قورتێنە کە پەیوەندی بە تۆ نەبێ شتێک کە ما لا یعنی بێ. من بۆ نمونە ئێستا کە کوڕەکەم چوو بێتە ژیانی هاوسەریەوە یاخود کچەکەم چوو بێتە ژیانی هاوسەریەوە لەگەڵ منە بۆ نمونە کرد بووە خێزانێکی نوێی پێکێناوە لە عەشیرەت و تائیفەی من دابڕاوە بە تایبەتتر کچەکە چۆتە تائیفەیەکی ترەوە. ئەبێ ئەم دایک و باوکە ئەوەندە وەعیەتیان هەبێ بە بەردەوامی عامیلی خەیر بن نەسیحەتی ئەم مناڵە بکەن ئەم کچە بکەن کە ئەزمموی ژیانی کەمە ئەم کوڕە بکەن چۆن ژیان بەڕێ دەکات چۆن تەوازن دەبین ئەم خێزانە ڕادەگرێ چۆن لەم بنەماڵەیە چۆتە بنەماڵەیەکی تر لە تائیفێکەوە چۆتە تائیفەیەکی تر لە تەبیعەتێکەوە چۆتە گەڵ کۆمەڵە تەبیعەتێکی تر چۆن دەتوانێت بەسەر کۆسپ و لەمپەرەکاندا سەرکەوتوو بێ. ئەبێ بێ لێرە لەم چمکەوە دەست پێ بکات نەک باوک یاخود دایک لایەنە مادیەکە ببینێ بۆ سیارەت بۆ نەکردرا بۆ خانوود نییە بۆ کرێکی بۆ ئەوەت بۆ نەکرا بۆ ئەمەد بۆ خەڵکی ئافرەتی خەڵک بۆ نەکرا ئەم خۆتی هەڵقورتاندنە مادەم مالایعنیە بە مطلقی ئاینی پیرۆزی ئیسلام حرامی کردووە. پێ دەچێ داهاتی من جۆرێک بێ داهاتی ماڵی باوکم جۆرێکی تر یا داهاتی خودی خۆم کە ژیانی هاوسەریم پێگەناوە هیماڵە خەزۆرانم جۆرێکی تر من تازە سربەخۆی خۆم وەرگرتووە دەبێت بەو بەشە ڕازی بم بەو ژیانە ڕازی بم بۆ ژینگەی ڕازی بم کە خۆی پەروەردگار پێداوم نابێ من چاوم لەسەر کەسانی دەوروبەرم بێ بۆ نمونە خوشکەکەم یا خۆت براکەم یا دشەکەم یا هێوەرژنەکەم یا ماڵە باوان یا ماڵە خەزوران چیان هەبوو من لە ئەوان کەمتر نەبم. بە تایبەتی ئەو کێشە خێزانیانی کێستا ڕوو لە کۆمەلگا دەکا جاری وایە فەراغی بینی ئافرەتەکانە ئەوەی کە دیراسەمان کردووە وشیاری و ڕۆشنبیریەکی هەبێ بە وەزیفە و دەوام و دیراسەیەکە و مەشغوڵ بێ توانیوێتی بەسەر ئەم حاڵەتانەدا سەرکەوتوو بێ بەس ئەوانەی کە زیاتر فەراغیان هەیە و زیاتر لە ماڵەون و بۆ نمونە شتێکیان خۆی پێوە خەریکەن جانبە ئیجتیماعی کۆمەڵاتیەکان جاری وای لێ کردو بۆ نمونە ڕاستە ئێمە ئاینی پیرۆزی ئیسلام باسی سیلە ڕەحم و باسی تێکەڵاوبوون و باسی بەدەمەوچوون و باسی ڕۆحی هاوکاری و باسی ئەمانەمان هەموو بۆ دەکات بەڵام هەموو شتێک بۆ نمونە حدودی خۆی هەیە. ئەم تێکەڵاوبوونەوە ئەم چوون بۆ لایەکتر و ئەم داوەت و داوەتکاریە کە لە سنووری خۆی دەرچوو وەزعی خێزانی تۆ تێک ئەچێ جاری وایە داوەتێک لە منەوە دەکرێت بۆ بەرامبەرەکەم تەناقوزاتێک دروست دەبێت ئەم داوەتە دەبێتە کێشەیەک دەگوازرێتەوە بۆ خێزانەکە بۆ ئەو فلان شتی کرد بۆ هاوسەرەکەی ئەو ئاوا بوو بۆ سفرێ ئەو ئاوا بوو بۆ ئەو فلان ئەو هەموو نەوعە خواردن و جۆری تاقمی بۆ نمونە ناخواردنەکەی و ئەمە ئەوەی ئاوا بوو هی من نییە جاری وە ئەو هۆکارە ئەمەش بەڕاستی دەگەڕێتەوە بۆ ناڕۆشنبیری ئەو خێزانە و تایبەت و تایبەتر ئافرەت و تایبەتتر ژن جاری وایە نهێنیەکان یەکتر باز دەکەن خایزانەکەی هاوسەرەکەی من ئاوایە دەست و دڵی ئاوایە سەخاوەتی ئاوایە داوای ئەوەی لێ بکەم ئەوم بۆ دەکاوم بۆ ئەمە لە زیهنی ئافرەتدا بە شێوەیەکی تر دروست دەبێ وای لێ دەکۆی دەکاتەوە لە پڕ ئینفعال دەکاو بە شێوەیەکی ناتەن دروست بە شەڕ و ئاژاوە و بە دەربڕینێکی نامەعقولەوە بە هاوسەرەکەی ڕێژێ. بەس من لێرە بە ئافرەتان دەڵێم تۆ ژینگەی خۆ چۆن بوو پێکاتی خۆ چۆن بوو ڕزق و ڕۆزی خۆ چۆن بوو ماڵ و سەربەخۆی خۆ چۆن بوو بە هیچ شێوەیەک لەسەر خەڵکی تر دەرەوە حسابی خۆت مەکە خۆی پەروەردگار ئەوەی بە تۆدا بۆ ڕزقە ڕازی بە ئەوەی کە بەوی داوە هی تۆ نییە و چاوت لەسەری نەبێ و مەیکە بە کێشەی خێزانی خۆت ئەوەی کە بەڕاستی کە ئەو کێشە گەورانی کە ڕوو دەدا زیاتر ئەم نهێنی بڵاوکردنەوەیە و تەداخولاتی ژیانیشە دایک و باوک دەبێت ڕۆڵێکی کارا ببینن بۆ ئەو ژن و مێردەگەنجانی کە دەچنە ژیانی هاوسەریەوە بەسەرڕای ئەوەی کە بۆ منە کێشەکانیان بۆ چارەسەر ناکەن بۆیان دروست نەکەن دایک و باوکی ڕۆشنبیر ئەوەیە کە یارمەتیان دەدات دەست یارمەتیان بۆ دەرەج دەکات گرفتەکانیان بۆ چارەسەر دەکات جاری وایە ژنێک پڕ لە ئێش و ئەو دەچێت بۆ لای دایک و باوکی دایکەکەی ئەوەندە بە حیکمت و دانایی کێشەکەی بۆ چارەسەر دەکات ژنەکە قەبزاربار دەکات و ئاوەکە بە ئاو ئاگردا دەکرێت و ئافرەتەکە بە ئاراستەیەکی تر تەعامل دەکات و جاری وایە پیاوەکە بە هەمان شێوە
کەواتە دایک و باوکی کوڕەکە دایک و باوکی کچەکە دەتوانن ڕۆڵێک و کاریگەریکی زۆر ڕەهایان هەبێ دەتوانن ئامێلێکی خێر بن دەتوانن دەست یارمەتیان بۆ درێژکن دەتوانن ئێستاش پێویستیان بە پەروەردەی ئەوانە ئەگەر حاڵەتێکی ئاسایی ناجێگە ڕوویدا دەبێ ئەوان ڕۆڵی چکم سەرگەوری ئەوان ڕۆڵی خیر ببینن نەک بۆ نمونە هانیان بدەن تیژیان کرد لەسەر هەندێک حقوق و ماف کە لە توانا و دارایی ئەم پیاوەدانی یاخود ئەم ژنە نادانیە کە ئەم پیاوە بۆ نمونە ئەم کەس و کارە و ماڵە باوانە زەخت بکەنە سەر ئەو زۆر باشە بەدرێخان کۆتا پرسیارم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی هەمیشە لە کاروباری دنیادا سەیری خواری خۆتان بکەن لە کۆشک و تەلار و سیارە و ئاڵتون و شتان وەل بۆ کاروباری قیامەتی هەوڵ بدەن ئەو کەسانی کە پێشڕەوی ئێوەن پێشەنگی ئێوەن چاکەکارن لە ئێوە زیاتر سەیری ئەوان بکەن باسی ڕۆڵی میدیا بکەین میدیا لە ڕیکلام بازرگانیەکانە لە زنجیرە درامەکانە کە چەندین کۆمپانیا دێن لە زنجیرە درامایەکە دەڵێت تۆ ڕیکلام بۆ ئەم چیمەنە بکە کە من ئەتوانم دروستی کەم ڕیکلام بۆ ئەم قەنەفەیە بکە ڕیکلام بۆ ئەم ئۆتۆمبیلە بکە بە جۆرێ لە جۆرەکان ژنی ئێمە لە عایلەکاندا پێی وایە کە هەموو خەڵک بەم شێوەیە دەژی تەنها ئەوە کە نە قەنەفەی هەیە نە سیارەی هێنە جلوبەرگی جوانی هەیە چۆن کاتێککە میدیا بۆتە شتێک بۆ بازرگانی دەکات بەسەر خەڵکەوە کۆمپانیاکانی بازرگانی ئەمە قۆزنەوە چۆن ژن لە بەرامبەر ئەم هەڵمەت و پەلامار و فشارە و هێرشەدا خۆی ڕابگرێ و خێزانەکەی بەرەو پردبوون و پەرتەوازەی نەباواتە شتێکە لە توانای خۆیدا نییە لە توانای مێردەکەیدا نییە تەنها بەتوانێت بۆ منە موچەیەکی کەمی هەیە ناتوانێت ئەمە هەموو شتە دابین بکە چۆن نەیکاتە کێشە و نەکەوێتە ژێر کاریگەری ئەو تەمسیل و فریودانەی کە میدیا و ڕیکلام بازرگانیەکان ئەیگوازنەوە طبعا ئەگەرێمە مبتلا ببین بە ڕاگەاندەکانەوە بە بیرمەدیاوە بۆ ئیدیا و تازەگەریانی کە ڕۆژانە لە گۆڕانکاریدان و ڕۆژ بە ڕۆژ بۆ نمونە شتینی و تازە دێتە ئاراوە ئێمە بەڕاستی ئەو کاتە گیر دەخۆین بەسەر بەڕاستی بەدەست نەفسمانەوە گیر دەخۆین بەدەست ئەو مۆدیلاتانی کە ڕۆژانە دێنە ئاراوە جەناب دیشارەت پێدا کە ئاینی پیرۆزی ئیسلام فێرمان دەکات لە خوار خۆتەوە سیر کە لە ڕووی بوونیەوە ئەگەر من بۆ نمونە لە حاڵەتێکە سەیری بەرامبەرەکەم کرد لە ڕووی داهات و ماڵ و کۆشک و تەلارەمەند دەچێتە بابی حەسوودیەوە کە حەسادەت دەردێکی کوشندەیە هەم دەرونی خۆی نەئاسوودە و نائارام و ناڕەحەت دەبێ و ژینگەی ژیانی خۆی تێک دەچێت تەدمیر دەبێ و ئاینی پیرۆزی ئیسلامیش دەفەرمی هەرچی کردداری ئەو ئینسانێ دەی شوار دەی خوا دەی سووتێنێت و لە ناوی دەبات کاتە کرمەڵ دەبێ و کەسێک کە خاوەنی ئەو جۆرە بیر و باوەڕ و حەسادەتە بێ و چاوی لە ماڵی خەڵکی بێ وخوای گەورە لە قوڕانی پیرۆز دەفەرمێ السابقون الأولون کە مسابقە دەکەن لە چاکەکردن با ئێمە مسابقە بکەین لە چاکەمان لە پێگەی خۆمان لە خۆسەلماندنمان لە ڕۆڵبینینمان لە ئیرادە بەهێزیمان لە عامیلی خەیرمان لە ئەوانەدا با ڕۆڵ ببینین و پێشەنگ بین و مسابقە بکەین ئێمە گەر سەیری ڕۆڵی میدیا بکەین سەیری بۆ نمونە ڕاگەاندەکان بکەین سەیری ئیدیعای ئەدەواتی ماڵ و هەموو پێداویستەکانی ڕۆژانەی ژیانمان بکەین ڕۆژانە یاخود مانگانە یاخود ساڵانە گۆڕانکاری دروستە بێ ئەگەر منێک مبتەلا ببم بەو حاڵەتەوە ببێتە عقدەیەک لە دڵما دروست ببێ بە هەمیشەیی حەز و ئارەزوێکی لە ڕادە بەدەرمەیە چونکە نەفس تێربوونی نییە ئەمیان ئەکڕی داوا ئەویتریەکە ئەویان ئەکڕی داوا ئەویتریاکە بۆیە عاقڵترین ژن ئەو ژنەیە سەیری داهات و گیرفانی هاوسەرەکەی بکە چەند خۆشە کاتێک ئەم ئافرەتە وعیەتێکی هەبێ بە داهات و پارەپول و سەرۆت و سامانی ئەم هاوسەری ڕازی بێ چەند خۆشە ژن هاوکاری بێ چەند خۆشە دەستباری بێ چەند خۆشە ئاگاداری مەعاناتەکانی بێ چەند خۆشە لە غەمەکانی کەم کاتەوە منافرەتی داعیم پێشک دێ کاتێک هاوسەرەکەی بێتاقەت و نیگەرانە دەست دەکاتە ملی وڵێ ئەگەر لەبەر نیگەرانی بێتاقەتی من بە یەک دەستکەوەر یاخود بە یەک قاشخار و خیار و تەماتە ڕازیم هەتا تەمنم لەگەڵ تۆ دابێ لەسەر بەردێکیشدا بێ مادەم خاوەنی تۆم بە هەموو سەرۆت و سامانی دنیا ناگۆڕم و ئەم دەستەواژەیە ئەم وشەیە خۆی ئافرەتەکە کەم ناکاتەوە لە ڕۆڵ و پێگە و گەورەی ئەم ئافرەتەکەم ناکاتەوە بکرێمەکانەتێکی بۆ دروست دەکات بەڵام دنیایەک لە هیوا و لە ئومێت بۆ ئەم پیاوە دروست دەکات ئەگەر ژن حسابی قەبارەی گیرفانی هاوسەرەکەی نەکرد بەڕاستی پەلی هاویش بە ئەو حاڵەتانی کە جەناب ئیشارەت پێدا ئەم خێزانە بەرەو فاشیل بوون و هەڵوەشانەوە دەچێ هیچ کاتێک ئێمە نابێ بە دوای ئەو ئیدی ئاوڕاگەاندن و ئەلام ڕکلامانەوە بین کە ڕۆژانە بە بەردەوامی لە گۆڕانکاری و داهێناندان چونکە ئەمە بە هیچ کەسێکی سەرزەوی هەزم نابێ ئەم نەفسەش تێربوونی نییە و سەر هەڵدەدات بەردەوام بۆ کێشەی قوڵ و بۆ پرتەوازی خێزانەکان و بۆ لێکدابڕان و جابوونەوەی ژن و مێردەکان ئافرین بۆ ئافرەتەی ئەوەی کە خوای پەروەردگار پێیداوە قەناعەتی هەیە ئافرین بۆ ئافرەتەی کە لە هەست و نستی مێردەکەی تێدەگات ئافرین بۆ ئەو ئافرەتەی کە لەگەڵ خۆشی و ناخۆشی مێردەکەیدا بەشدارە
زۆر سپاس دەکەم. سپاس بۆ پێوە جوانەکان بەدریەخەن. سپاس بۆ جەنابیشتە. بینەرانی بەڕێز و خۆشەویست، سپاس بۆ ئێوەی عزیزیش تا بە گەیشتنەوەی تر لە بەرنامەیەکی تری باسخواز بە دیداری ئێوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە و خواتان لەگەڵ.